لە ڕێگای تیر و پشکەوە 388 پارچە زەوی لە کفری بەسەر کەسوکاری شەهیدان و ئەنفال کراواندا دابەشکرا. ئەمە دوای بڕیارێکی قوبات تاڵەبانی هات کە فەرمانی بۆ دابەشکردنی پارچە زەوی لە سنووری گەرمیاندا دەرکردووە. شارەوانی کفری هەموو ڕێکارەکانی تەواو کردووە. زەوی ئیفراز کراوە و لەم ڕێوە ڕسمەدا ژمارەیان پێدەدرێت. لە داهاتووشدا ئاسانکاری بۆ تەواوکردنی ڕێو شوێنەکانی تر دەگیرێتە بەر. بڕیارێکمان پێگەشتووە بە پێی بڕیاری جەنابی کاقوبات بڕیاری ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە توانیمان هەموو ئامادەکاریەک بکەین تاکو ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە تیر و پشت بکەین بۆ 388 کەس لە کۆی 433 کەس 55 کەسیان مامەڵەی گواستنەوەمان بۆیان کردو بۆ جێگای نیشتە جێبوونیان بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران. لە ڕۆژانی داهاتووە هەوڵ دەدەین ئەوەی کە ئاستەنگە لە بەردەمی لە تاپۆ کێشەکانیان بۆ چارەسەر بکەین و کێشەیەکی زۆر چارەسەرەکات و پێم وایە معاناتی خەڵکی کەسوکاری شەهید و ئەنفەلەکراوەکان کەمەکاتەوە. زیندانیانی سیاسی و وارسی ئەنفالکراوان و شەهیدان لەم فەرمانەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت سوودمەند دەبن. ئێستا لە گەرمیاندا ژمارەی ئەو کەسوکارانەی ئەنفال و شەهید کە سوودمەندی زەوی و یەکەی نیشتەجێن بەراورد بە سوودمەند نەبووان زیاترە. بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدانیش لە گەرمیان داوا لە کەسوکاری شەهیدانی تیرۆر دەکات. ناویان لە بەڕێوەبەرایەتیەکەیان تۆمار بکەن. لە بەرەبەری گشتیمان توان بڵام سەرجەم شەهیدان سوودمەند بوون تەنها ئەوە نەبێکەوە 88 شەهیدی سەنگەر و 105 وارسی ئەنفالکراو ئەویش نووسرامان بۆیان کرۆ بۆ دیوانی وەزارەتمان بۆ ئەوی بەرزکردەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی فەرمانی کارگەریان بۆ دەرچێ بمەستی وەرگرتنی زەوی یان یەکەی نیشتەجێ بوون. لێرەدا بە فرسەتی دەزانم ئەوانەی کەوا تۆمار نەکراون شەهیدانی دەستی داعش بابێن لە بەرەبەری گشتمان نامیان تۆمار بکەن ئەمش لەبەر ئەوەی کەوا بتوانن سەرجەم ماف و امتیازاتی یاسای ژمارە 9 2007 لە 2013 هەمارکەوتەوە مەشمول بن. ئەم بڕیارەی قوبات تاڵەبانی و دابەشکردنی پارچە زەوی بەسەر کەسوکاری شەهید و ئەنفال کراواندا بەشێکی تر لە خەموو نیگەرانیەکانی ئەوانی کەم کردەوە. سامان کەریم کورد سات نیوز کفری.